گەنجێک بە خۆشحاڵیەوە کە توانیوێتی لە چەند ڕێگەیەکی جیاوازەوە هۆشیارەکان بڵاو کاتەوە ڕێنمایەکانمان باتێ بەڵام لە هەمان کاتیشا چەندین کەسی دڵسۆزمان هەیە کە تەنها لە ڕۆژەپشۆکانی خۆشیانە هەست بە بەرپرسیارەتیاکەن لەو ناوچە گەشتیارانە کورسێک دانن و دانیشن بزان چ هۆکارێک زیاتر ئەبێتە هۆی پیسبوونی ژینگە و ئایا هۆکارەکان خۆمانین یاخود نەبوونی پێداویستیە لەو ناوچانە ئەمە ئەمڕۆ زیاتر ئێمە گفتوگوی لەسەرەکەین بە میوانداری زۆر بەڕێز کاکا و کارجەلار وەکو بەڕێوبەری دارستان و پاوانی سلێمانی و زۆر بەڕێز محەممەد حکمت وەکو ژینگە پارێز ئێستا لە ستۆدیۆ ئامادە نەگەر بفەرمن کاکا و کار بانیتان باش بەخێرن فەرمون بانیتان باش زۆر بەخێربی کاکا خێربی کاک محەممەد سپاس بۆ ئامادەبوونتان هەمیشە دەستخۆشیتان لێکەین لەوەی کە زۆر دڵسۆزی ژینگەن کاگا و کار من هەمیشە ئێستاش باسم کردیان لە ڕۆژەکانی هەینیە من خۆم هاوڕێکانیشمان کە تۆ هەر لەگەڵیشمانە بەردەوام بووی لە چیای گۆژە و لەو شوێنانە بەردەوام خۆت ئامادەیت کە بزانی هۆکارەکان چی ئەگەر پیسبوونی ژینگە لەو ناوچیان زیاد بکە سپاس بۆ تۆ سپاس بۆ هاوڕێکانیش و سپاس بۆ تیمەشیکە لەگەڵتایە سپاس بۆ تۆشکان محەممەد لێرە ئامادەی ئەم هەوڵی کە چۆ بواری جێبەجێکردنەوە خۆشە چەند جارێک قسە و لەسەر کردووە ئەم نەمامانەی کە چێنراون کە پێویستی بە خزمەتە و پێویستی بە شێوازێکی باشترە تۆ زیاتر جەختی خستۆتە سەری بەڵام من سەرەتا چمە لای کاک محەممەد سپاس بۆ ئامادەبوونێ لەگەڵ ئەوەی کە ئەم ڕۆژانە چێتە بواری جێبەجێکردنەوە چەند هەوڵێکی تر هەیە لەوانەیە ئەمانە زیاتر ئێمەی هاوڵاتی هۆشیار کاتەوە لەوەی کە چۆن ئەم شوێنە بپارێزین ئەم ژینگەیە پیس نەکەین و بتوانین زیاتر گرنگی با و ناوچە گەشتیارانە بین چکە لە هەموو ڕۆکانەوە ئێمە ئەتوانێت سوودی لێ ببینین لەگەڵەوەشا زۆر جار گفتوگۆمان لەسەر ئەوە کردووە کە ئێمە تەنها ئەو تیمانە پێویست نین کە ژینگە ئەپارێزن ئێمە هەمومان ئەبێ خۆمان هەست بە و بە پرسیارەتی بکەین کە چۆن ژینگەکەمانە پارێزین چۆن بتوانین ئاگامان لەو نەمامانە بێ چۆن بتوانین بە شێوازی لە شێوازەکان ئەڕووین چەند ساتێکی خۆش لەوێ کاتەکانی خۆمان بەڕێ ئەەکەین بەڵام بە ئەگاشمان لەوە بێ دوای خۆمان پاشماوەکانمان بەجێنێڵین یاخود ئێستا بە شێوازی لە شێوازەکان ئەو نەمامانە نێژراون با هەوڵ نین لە ڕێگەی ئەوەی کە پیسیەکانمان بخێنە ژێر ئەو نەمامانە یاخود کۆمەڵە پێداویستی بخێنە ژێری کاک محەممەد ئەم هەوڵەی بەڕێستان لەم نێوەندی ناشنی نەمامانەیە چۆن خۆی بینیەوە و چۆن چوەتە بواری جێبەجێکردنەوە بەڵێ زۆر سپاس بۆ ئەم بەشداریە سەرەتا بە پێویستە زانم پیرۆزبایی لە دەستەی دامەزرێنەر و سەرپەرشتیاران و بەڕێوەبەرانی کەناڵی ئازیزی کورساتکەم کورساتی ماڵی هەمووان کە بە پڕبینەرترین کەناڵ دەستنیشان کراوە هیوای سەرکەوتن و بەرداوامیتان بۆ دەخوازم هەر لە پێشەنگی و بۆ گەشانەوە دابی ئەم کەناڵ ئازیزمان بیرۆکەکەمان لە وایە خۆی بینیەوە وەگەرێکی سەرشانمان بەرامبەر بە ژینگەکەمان بەرپرسیارەتێکی مرۆیی نیشتیمانی بە پێویستمان زانی بەشدار بین لە خزمەتکردنی ژینگە کە خۆی لە چەند دروشمێک دەبینێتەوە و دروشمەکانمان ئامادە کرد و هەڵواسیوە بە درەخت و نەمامەکانەوە بۆ بیرهێنانەوە و سەرنجڕاکێشانی هاوڵاتیان بە پێویستی گرنگیدان بە ژینگە و سروشت و دار و درەخت و دارستانەکان و بیان بینینەوە ئەم درەختانە چەندێک گرنگن لە ژیانی ئێمەدا لە کە سەرچاوەیەکی گرنگی ئۆکسسیژینن بۆمان چکە هەوڵەکان ڕەنگە زۆر و هەمە جۆر بنوکوی جەنابتان ئاماژتان پێدا بۆ پاراستن بۆ گرنگیدان بە ژینگە بەڵام دەبێت ئێمە بیلۆکەینەوە چۆن ئەم پەیامانە بە شێوەیەکی جیاوازتر باشتر و خێراتر بگەینین بە هەمووان کارەکەشمان لە شاخی گۆژە ئەنجام داوە کە یەکە لە سیما جوانەکان و یەکە لە شوێنە دیارەکانی شاری سلێمانی کە بەردەوام گەشتیار هاوڵاتیان بۆ سەردانیکردن بۆ بەسەربردنی کاتێکی خۆش ڕووی تێدەکەن و بیرۆکەش بە چەند زمانێکی جیاواز دروشمەکانمان هەڵواسیوە بۆی کە گەشتیاری عەرەب کە گەشتیاری کورد یان بیانی کە دێنە شاخی گۆژە بریان بهێنینەوە ئەم دارستان و سروشت و درەختانەمان پارێزراو بن گرنگی پێبن کە بەشی گرنگن لە ژیانمان. زۆر باشە کاکاوکار ئەم بڵاوکردن ئەم جۆرە پەیامانە هۆشیارکردنەوەی تاکەکان بۆ پاراستنی ژینگە تا چەند کاریگەری ئەبێ بۆی کە ئێمە ژینگێکی سەوزمان هەبێت و ژینگەیەکی پاک و خاوێنمان هەبێت. پەیامانە بەردەوام هەبووە بابەتی وشارکردنەوەی میدیایی بەردەوام هەبووە ئەکەوێت چوار
بەڵێ زۆر باشە بەڵێ کاوکارۆسام مایکەکەوتە زێکێشەیەکی تیا هەیە ناکەکە کێشەیە داوای لە بڕنەکەینە چینۆ لای کاک محەممەد لەگەڵ ئەوەی کە ئێمە هەمیشاڵین هەوڵەکان زۆر گرنگە بەڵام لەسەر تاک ئێماڵین هۆشیاریەکان ئەم پرۆژە گەورانە ئەچێتە بواری جێبەجێکردنەوە کاکاوکار خۆی لە سەرەتاوە ئامادەی پرۆژەکان بوو بەڵام ئەوەی کە گرنگە تۆ چی زیە ئەەکەی بۆ ئەوەی کە بە شێوازێ لە شێوازەکان ببێتە ئەوەی کە هەم هۆشیاری بێ هەم زیاتر خزمەت بەو نەمامانە بکە ئێمە هەمومان چاوەڕێەکەین کە چای گۆیژە سەوزتر و جوانتر بێت بۆ ئایندە و بۆ ئەوەی کە بتوانین ئەم نەمامەنە خزمەتکەین بەڕێستان بەتەنیا وەکو تاکە کەس هەوڵی ئەمەتانە یاخود تیمێکی لەگەڵا بوو و هاوکاریەکانی تۆ چی بوون بۆی کە بتوانانی ئەم کارە ئەنجام بێت وەکو بیرۆگەکە بەتەنیا بۆ بڵێ ئەنجامان داوە بەڵام پرۆژەکە بە هاوکاری بە ڕێبەراتی دارستان و پاوانی سلێمانی بەڕێز کاگاوکار کە بەڕێزانە ساریێرەیە باسم لەوەکە کە بیرۆگێکی وامەیە چۆن بتوانین جێبەجێگەین و ئەم پەیامە ژینگییانە بگەێنین سپاسی بەڕێزیانەگەین کە هەم بیرۆکەی دەوڵەمەند کرد هەم پێشنیاز و پێشنیازی باشی پێشکەشکە بۆی کە خزمەت بێت بە پرۆژەکە و پشتیوانش بووی کە ئەم بیرۆکەی بەم شێوە جوانە کێسا دەیبینین بگاتە جێ خۆی بەڵێ اینجا سەرکۆم من لە پەیامەکەی خۆشیان لە ڤیددیۆکانە بینیم کە باس لەواکە کە ئەڵە کاتێک کە ئێمە خۆمان شوێنەکەی خۆمان خۆش نەوێت و چۆن ئێمە وا بکەین کاتی کە گەشتیارێکێت بۆ ئێرە ئێمە وای لەبن کە پارێزگاری لەم دار و درەخت و نەمامانە بکاتەر بۆیە دروشمەکانی بە زمانە جیاوازەکان بڵاو ئەکاتەوە کە ئەمە کارێکی زۆر جوان لەوەی کە هەرچ کەسێکتیش بێ ئەگەر لە زمانە کوردەکە شتێنەگا لە زمانەکانی تر بتوانێت کەواتە ئەتوانین بڵێن تا ئێستا هاوڵاتی خۆمان کەم تەرخەم بۆ لە بەرامبەرەوەی بەرامبەر بە پاراستنی درەختەکان و ژینگەکەمان بەڵێ پرسی ژینگە ئێستا پرسێکی جیهانیە بۆیە دەمانەوێت ئەو پەیامە بگەێنین بە هەمووان کە ئێمەش بەشێکین لەوەی کە دەمانەوێت بەشدار بین لە پاراستنی ژینگەوە چکە سوود و قازانجیێن پاراستنی ژینگە سوودشی بوو هەمووانە و درەخت و دارستان و نەمامەکان سەرچاوی گرنگن بۆ کارگی ئۆکسسیژینە سەرچاوی گرنگن بۆ سروشت و گۆیشە شۆکەمان دەزانین کە بەردەوام گەشتیار و هاوڵاتی بیانی کە دێن ئەم شارەوە سەردانی گۆژە دەکەن و دەمانەوێت ئەو پەیامە بیریان بهێنینەوە کە گرنگی بە ژینگە بدەن گرنگی بە پاراستنی ژینگە بدەن هەوڵەکان وەکو ئاماژەت پێدا زۆر بوون و بۆ خزمەتکردنی ژینگە بۆ زیادکردنی سەوزایی لە بەرامبەرشدا کەم تەرخەمی هەیە بەڵام ئێمە کۆڵ نادەین لەوەی کە کەمەژنین ئەو مرۆڤانی کە خزمەتی ژینگە دەکەن کە هەوڵی پاراستن و چاکردنی ژینگە و دار و درەخت و دارستانەکان دەدەن ئەبێ بەرپرسیارەتێکی گشتیە بەرپرسیارەتی هەمووانە ئێمە ژۆک و هەر تاکێک ئەرکە لە سەشانمان کە خزمەتی ئەم ژینگە بکەین ئێمە ڕەنگە هەمومان کاتێکە دەچینە ژێر درەختێک یان نەمامێک بۆ گەشتێ بێ بۆ کات بەسەرنیەکی بێ زۆر چێژێکی خۆشمان بێ دەبەخشێت بەرپرسیارەتی و ئەرکی سەرشانیشمانەکە ئێمەش خزمەتی ئەو درەخت و نەمامانە بکەین کاگاوکار یەمەولای بەڕێزت ئەم هەوڵانەی کاک محەممەد لەوەکو تاکە کەسی ئێوەکو بەڕێبەرایەتەکەتان چۆن هەوڵتان ناکە پشتگیری ئەم بیرۆکەیە بکەن توانن ئێوە بە شێوازێکی باش بتوانن لەگەڵ ئەو پەیامانەیە بن بۆ ئەوەی کە بتوانن زیاتر ئەو کەسانەی کە ژینگە دۆستن ڕێگە ئاسانیان بۆ بکەن کاریان بۆ بکەن کە بتوانن پرۆژەکان بچێتە بواری جێبەجێکردنەوە هەل لە سەرەتای دەست بەکاربوونمانەوە کە سەرکۆ ئێمە گرنگێکی زیاترمانەوە بە بواری میدیا چونکە پێمان وایە میدیا ئەتوانێت زۆربەی پەیامەکان بگەێنێ و ئەوەی کە ئێمە و کرێکارەکانمان و ستافەکانمانەی گەین ئەگەر میدیامان لەگەڵانە بێ ناگاتە شوێنی خۆی هەر ئێستا لە یەکێ لە کادرەکانی ئەم بەرنامە جوانی جنابتانەوە دیمەنی شاخی ئەزمە ڕەبینن کە ئەم ڕوبەرە لە پشتمانەوە سەوز کراوە ئەم ساڵ بە پشتیوانی سەرۆک باڤڵ سەوز کراوە و لە ئێستا لە خۆناغی ئاوداندان ئێستا ئەگەر پشتێ پێشەوە تێبینیەکەی هەش کرێکار لەوێ ئیژەکە بەڵام ئەگەر زوومی کامێرەکەی تۆ نەبێ کەس نازانێت لەوێ ئیشکردن هەیە لەوێ سەوزکردن هەیە لەوێ پامێک هەیە دوێنێ یەکێ لە کرێکارە بەڕێزەکانی ئەوێ پامێکی یددیۆیان بۆ نردبووین ئێمە پەیجی دارستانمان هەیە لە پەیجی بەڕێبەرایەتە بڵاومان کردەوە ئەڵێ ئەتا نەمامەکانم ئەوەندە دڵخۆشە بەوەی کە ئاومان بۆ زامن کردوون و خزمەتی تەواویان هەیە و ئەمانش بەردەوامن لەگەڵیە ئەوەندە دڵی پێی خۆشحاڵێ هەتا نەمامەکان گەشت بێ منیش گەشترە بم مامۆسمان یەکێکە لەو کرێکارانی کە لەوێ ئەم گردە یددیۆیە بچکۆلەیە تعبیرە لە یەکێ لەو
گرنگترین ئەو کارانەی کە لە ناو دارستانەکان ئاکرێ کە ئەویش خزمەتکردن و ئاودانە ئەمە چۆن ئەگاتە خەڵکی عامەوە چۆن ئەگاتە زۆرترین ڕێژەی بینەر و زۆرترین ڕێژەی خەڵک لە ڕێی میدیاوەگا ئێمە لە ڕێی سوسیال میدیا بەڵام جەنابتان ئێسەوە پلانەکەتان فراوانتر کردوانە لە ڕێی سواز بەخوا لە ڕێی پڕبینەرترین کەناڵی کوردیەوە پاماگەێنن کاکە حەمە بە هەوڵێکی تاکە کەسی سادە بەڵام بە بیرۆکەیەکی دەوڵەمەند بە فکرەیەکی بەهێز لە پشتێوە لەم جەنابەت بیری لێ بکەرەوە کاکە حەمە بۆ لەم گەرمایە بیرت کردەوە ئەم پرۆژەیە بکەیت بۆ لەم گەرمایە کردن لەم گەرمایە کە ئێستا گەرمایەکی تااقەت پڕوچێن و زۆرە و هەمومان لە دوای سەعات 11 بێزارە بین لە گەرماکە کاکە حەمە ئێستا هاتۆ پێمانەڵێ ئەڵێ دار بچێنن لەبەرەوەی کە ئەو دارە گەرمادا ئەوەزێنێ هەموو دار و دارستان توانای هەیە 4 پلەی سەدی گەرمی دابەزێنێ توانای هەیە ئەم هەموو دارێک توانای هەیە 25 کیلۆگرام دوانۆکسیدی کاربۆن لە ساڵێکە خەزنکە 170 کیلۆگرام ئۆکسسیژین بەرەم بهێنێ کاکە حەمە پێمانەڵێ ئەڵێ بەسە هەر بڵێن بانەمام بچێنین لەبەر جوانیەکەی بانەمام بچێنین لەوەر زیابردن سەوزایەکەی کەسەکانمان بینەرەکانمان هاوڵاتیەکانمانی تر لەو قسانە سواوە لەلایەن تێناگەن و بۆ بە شتێکی ئاسایی لەلایەن با بە شێوازیش کە ئێمە بین تیان گەێنین با لە ڕێی ماسکەکانەوە تیان گەێنین بڵین لە سەردەمی کۆرۆنا کە ئۆکسسیژین گرنگترین و بابەتێکی زۆر گرنگ بوو بەلامانەوە کە کەسێ نەخۆشەکەەوەی بە پەلای ئۆکسسیژینی بۆ پیاکەن دەست ناکەوت لە کارگەکانە لە چی بەڵام ئۆکسسیژینێکی سروشتی لەم سروشتا هەیە ئەی بۆ کارێ نەکەین بۆی ئۆکسسیژینە سروشتێ زیاکەین ئەم گرنگی ئەم پرۆژەیە کاکە حەمە لەوەیە کە لەم کاتە پەڵەیەکی هەڵبژاردووە لە سنووری شاخی گۆیژە بەڕاستی کە فکرەکەی باس کرد چوین بەناو گۆیژە گەڕین چوینە ئەزمەر ڕوبەرە دارستانەکانی هەموو بینیوە بە حکمی لێگنزیکیمان لە یەکتریشەوە لەگەڵ کاکە حەما کە هاوڕێی چەند ساڵەمە بەیەکەوە گەڕین بەناو گۆیژاوتی ئەم پەڵەیەمەوێ و ئەم دارەمەوێ لەسەر دارێکی زاویتە کردومانە کە تەمەنی 40 بۆ 45 ساڵە 40 بۆ 45 ساڵ هەموو ساڵێ 170 کیلۆگرام ئۆکسسیژین بەرەم بهێنێ زەربی تەمەنەکەی کە بزانە ئەم دارە لە ماوەی تەمەنی خۆیان چەندی ئۆکسسیژین بەرەمێناو چەند سوودی بە مرۆڤاتی گیانەوە لە پاڵ ئەوەشە هەوڵێکی تازە هەیە کە لە چوارچەوەی هەڵمەتی کەمپینی سەوزکردنی گۆیژە یەکێک لە کۆمپانیەکان کە کۆمپانیای ماسەوە بەسپاسەوە ئەو ڕوبەرە نزیکی 168 دۆنمە ئەوان سەوزیان کردووە نەمامەکان زۆر بە جوانی کاکە حەمە ویستی لێک ینی بەراورد بکا لە نێوانی ئەوە لە ڕێی کارەکەی و ئەو دەرخاکە ساڵانێکی پێشووتر دار و دارستانەکان هەندێک لەو دارستانانە سوتاون لە دوای ئەوە بە هەوڵی ئیدارەی ناوچەکە بە هەوڵی بەڕێبەرایەتی بە هەوڵی بەپەرۆشی بەڕێز پارێزگار و قایمقامی سلێمانی توانراوە کۆمپانیەکان کۆبکرێنەوە یەکدەست بن بۆ ئەوەی کە دیسان سەوز بکرێتەوە دیسان بێتەوە ناو بابەتی سەوزایی و زیاکردنی ڕوبەری دارستانی کاکە حەمە ویستی لەم ڕێگەیەوە ئەو پەیامە بگێنێ کە ئەگەر بیشی سووتێنن ئێمە هەر سەوزێکینەوە و ئەو سەوزکردنەوەی ئەوەیە کە نەتیجەکەیەتی پێم وایە لە هەندێک لە ڤیددیۆکانی جنابتانە بە ڕوونی ئاماژە بۆ کراوە کە زوربەی ئەو نەمامانی کە لەوێ هەنیتر لە خەم ڕەخسیون ئەم ساڵ لە سێم ساڵی تەمەنیانیان و نەمامەکان گەشەیەکی جوان و نەژونمایەکی جوانیان کردووە نەمامی 3 ساڵی تایە نەمامی 6 ساڵی تایە دارە گەورەکانی شیتیان ئەمە خەریکە ینی ئەگەر بەم شێوە بڕژگەکە یەکتری تەواوەکە و گەشەیەکی بەرچاوتر بەخۆی بینێ لە سنووری شاخی گۆیژە ئەم ساڵ بێ لەوەی کە کۆمپانیەکان سەوزیان کردو ئێمە وەکو بەڕێبەرایی دارستان و پاوانی سلێمانی 12000 نەماممان هەیە ئاوی 12000 نەمام کە چێنراوی پار و چێنراوی ئەم ساڵە بۆ کۆی گشتی ڕوبەری گۆیژە کە 2010 دۆنمە ئێمە لەو لە سنووری ئەوە بابەتەکەمان دابش کردووە ڕوبەری 800 دۆنمیان بەدەست کۆمپانیەکانەوە ئەوە لە خزمەتکردنی بەردەوامن و شەوانە لەوانەیە لەگەڵ گەشتکردنمانە بۆ گۆیژە ببینین چەند تەنکەرە بەلامانە ڕۆن تەکەرە گەورانە چین بە یاڕۆن ئەبینی شەو ئەچن ئاویان بۆ دابینەکەن پێنجی بەیانی کرێکارەکان و ستافە مادوناسەکان لەوێ ئاوەیە ئەما کەوێتە چوارچەوەی ئەوهۆڵانەوە زۆر باشە کاک محەممەد دەرۆک و ئاماژێک بۆ ئەوەی کاڵێ هەر دارێک لە توانایدا هەیە ئۆکسسیژینی 5 کەس دابین بکات بۆ هەر دارە و 5 ماسکی پیا هەڵەواسیت ئەمە تا چەند چۆتە ناو هاوڵاتیانەوە لە دوایشدا لە پلانتانانە ئەم هەڵمەتانە بەرفراوان بکەن هەر بۆ شاخی گۆیژە نابۆ ناوچەکانی دیکەی هەرێمیش بەڵێ ئەم شێوازە کارکردن کە من ئەنجام داوە دارێک بەشێکیان پارچێک لە ئامێری هەناسانی دەستکردم پێداڵواسیوە تعبیرە لەو ڕاستی کە دارێک
دەتوانێت ئۆکسسیژین بۆ 5 مرۆڤ بۆ 5 کەس دابی بکات کە بیری هەمووانی بینینەوە کە دارێک چەنە سوودی هەیە و چەنێک گرنگە بۆ ژیانی ئێمە ئەوکو کاگاوکار ئاماژی پێدا ئێمە لە دۆخەکانی پێشوە کە ڕوبڕی کۆرۆنا بووینەوە گرنگی و بایەخی ئۆکسسیژین و دابیکن ئۆکسسیژین و چەندین خێزان چەندین هاوڵاتی ڕەنگە لەبەر نەبوونی ئۆکسسیژینی پێویستی دەستکرد ڕوبڕی مەرگ بۆ یان ژیانی کەوتە مەترسیەوە لەبەرەوە دەمەوێت ئەو پیامە بگێنم کە دارێک دەتوانێت ئۆکسسیژین بۆ 5 کەس دابی بکات لەم سروشتە جوانەدا و دارەکان تەنها بەس بۆ جوانی نین تەنها بۆ سەوزکردن نین بەڵکو پێویستێکی ژیانین و خەمێکی گرنگە کە ئێمە هەمومان خزمەتی ئەم ژینگە بکەین ئەم سروشتە بکەین دارستانەکان بکەین کە بەداخەوە دەبینین دارستانەکان درەختەکان نەمامەکان زۆر جار ڕوبڕی مەترسی لە ناوبردن تێکچوون دەبنەوە باشە کاگاوکار لەگەڵەوەی کە ئەم هەوڵانە هەیە و هەوڵی تاکە کەسیش ئێوە هەمیشە پشگیریانەکەن بۆی کە بتوانێت زیاتر خزمەت بە ژینگە بکە لەوەی کە تۆ بیر لەوە بکەیتەوە چەند سوودی بۆ ژیانی ئێمە هەیە وەکو مرۆڤایەتی ئێمە وەکو هاوڵاتیان چەند گرنگە هاوکاری ئێوە بین و هۆشیاریمان هەبێ بەرامبەر ئەوەی کە ئەم پەیامانە خزمەتی بەشێک ناکە کۆمەڵێک ناکە بەڵکو خزمەتێکی گشتیە و بۆ هەمومانە پەیامی تۆ چی وەکو یەکێ لەو پەیامانی کە لە کارەکەی کاکە حەما من بینیم و زۆر دڵم پێی خۆش بوو یەکێ لە پەیامەکان ئەڵێ گۆیژە سیەکانی سلێمانی جا لە کاتی تەنفیزی ئیشەکەی و ئێمە لەناو کارگەی ئۆکسسیژینین لەناو کارگەی ئۆکسسیژینین ئەگەر تعبیری لە بکەی ئەمە گزارشتێکی گەورەیە لەناو شوێنەکەی کە تاکە بەرهەمێنەری ئۆکسسیژینە بینە سەر پرسیارەکەی جنابێ ئەم جۆرە پەیامانە گرنگیەکەی بۆ هاوڵاتی ئەوەیە کە ئەو هاوڵاتیانی کە لەوانەیە متابعی سوشیال میدیا نەبن متابعی تەلەڤیزۆن نەبن ئەو بەڕێزە شاخەوانانەی کە یەن بۆ شاخی گۆیژە بۆ ڕوبەرە دارستانیەکان بۆ وەرزشکردن ئەو کەسانی کە بە سوتفە بەلای داری و دارستانێکا تیا بڕن کە ئەم جۆرە پەیامانە بینن کاریگەری زۆرە بێ لە سەریان بابەتی دارستان و ژینگە بابەتێکی ئەم سەردەمەیە بابەتێکە کە ئێستا جیهان گرنگی پێەیە لەوە دەرچووە من و کاکە سەرکۆ و هاوڵاتیکی ئاسایی بڵێن وڵا دارێکە پارێزین نایپارێزین دارێک ئەچێنین نایچێنین بابەتەکە لەوە دەرچووە ئێستا ڕێکخراوە جیهانیەکان هەموویان ئەڵێن ئەبێ سەوزایی زیاد بکەن لەبەرەوەی ئێوەی دانیشتوانی خۆرهەڵاتی ناوەڕاز ئەگەر سەوزایی زیانەکەن و ڕوبەری دارستانی زیانەکەن ڕوبەڕووی گەورەترین گرفتی تەندروستیە بنەوە گەورەترین گرفتی ژینگەیە بنەوە لە ناوچەکە لەبەرەوە بێ ئێمە پێش ئەبێ ئەو ئاگادارکردنەوەوانە ئەو زەنگانە حسابی بۆ بکەین و بکەوینە خۆمان وەکو بەڕێبەرایەتی دارستان هەموو جۆرە دەست پێشخەریە قبوڵەکەین هەموو جۆرە هەوڵ و هەنگاوە قبوڵەکەین سەرباری ئەوەی کە خۆمان بەردەوامین لە بەرەمهێنانی نەمام و دواتر چاندنی نەمام لە هەندێک لە وێنەکانی سەر شاشا ئەیبینین کە ئەوە وێنەکان نەمامگەی سەرچنارە لە نەمامگەی سەرچنارە ئەمساڵ توانای بەرەمهێنانمان زیاد کردو بۆ ملیۆنیە نەمام جنابەت بڵێ ملیۆنیە نەمام لە کێ زەراکەی ئەو ڕوبەری ئەو شاخانە و ڕوبەری ئەو ناوچە بەتاڵانەی کە لە سنووری دارستانەکان هەیە هەموو پێویستیان بەوەیە نەمامیان تیا زەراکرێت و پێویستیان بەوەیە کە ڕوبەرەکان زیاد بکرێت و خزمەت بکرێت هەندێک لەو دەست پێشخەرانێک ئەمساڵ کراوە گرنگیشی بەرچاوی هەبوو بۆ بابەتە هەڵمەتی 1 ملیۆنی نەمام چاندن بە لەسەر ڕاستپاردەی سەرک باڤڵ هەنگاوێکی گرنگ بوو یەکێک بۆ لەو هەنگاوە گرنگانە جەنابەت پێشەوەی کە داخلی بەرگەکەی ئێمە بکەی باسی ئەو هەوڵەت کرد کە لە هەوڵی بابەتەکەی دارخورماکانی کەلار و پێشتریش چەند هەوڵێکی تر دەست پێشخەرێکی تری بەڕێز موقتەدا سەدر هەبووە چەند دەست پێشخەرێکی تر هەبوو لە سنووری بەسرە و ئەمانە ڕوبەری چێنرا و زیاد بکرێ هەموو ئەمانە بۆ چییە لە پێناوی خاکەکایە بۆ ڕێگریکردن لە داڕمانی خاکەکە بۆ زیادکردنی ئاوی ژێرزەوی بۆ ئەوەیە کە ئەو ئاوە زۆرە نەبێتە هۆی لەبەرێک هەڵوەشانی زەویەکە بۆ ئەوەیە کە ژینگەیەک وە پەناگەیەکی باش بۆ بوونەوەران فراهەم کرێ بە تایبەت کە لەم ماوەی پێشوە تێبینیتان کرد کە ڕووداوەکانی ئاگرکردنەوە لە دارستانە سروشتەکانە زۆر بوون لە زوربەی دارستانە سروشتەکانە تێبینیتانە کرد کە چی سەڵ و ڕێوی و کەروێشک و ئەمانە هەندێک لەوانە لە ناو ئاگرەکە سوتا بوو لەبەرەوەی دەرچیان نەبوو لێوەی دەرچن و خۆیان ڕزگارکەن ئەمەوێ ئاماژە بە شتێ بکەم دوێنێ لە لای بەڕێز کاک دیار بووین بەڕێوەبەری ژینگەی سلێمانی
تاوتێ ئەومان کرد کە چی بکەین بۆ پاراستنی ئەم دارستانە هەتا لەوانەیە بڵێم جوڵەی وەبەرهێنان و ئاڕاستەی وەبەرهێنان بۆ ئەوەیە کە زەویە کشتتوکاڵیەکان بەکار نێنرێ بۆ پرۆژە بۆ پرۆژەی پەلەوەری بۆ پرۆژەی گاوداری بۆ ئەم پرۆژانە سنوورە دارستانەکان واواتە زەوێ بەردەڵانەکان بەکاربێنێ بەڵام زەوێ بەردەڵانەکان زوربیان دارستانی ئەوەن ینی بیرمان لەوە کردو دوێنێ ئێمە چی بکەین بۆ ڕێگریکردن لەمەکەمە ئەرکێکی زۆر قورسە کە ئاڕاستەی ینی پێویست بۆواکە کە ئێمە یاساکانیش گۆڕانکاری تیا بکەین یاساکانیش هەموار بکەینەوە ئاڕاستەی بابەتەکە لە ڕێنماییکردنەوەی هاوڵاتیان دەرچین بگەینە ئەوەی کە زانیاری بین بە ئەندامانی پەرلەمانی بەڕێز کە ئەوان گۆڕانکاری بنەوە هەمواری ئەو یاسایانە بکەنەوە کە ڕێگە ئەیە بە جێبەجێکردنی پرۆژەیەک لە شوێنێکە داوا بکەین کە ئیتر دار و دارستانەکان نەکرێنە قوربانی پرۆژەیەک ینی پرۆژێکی پەلەوەری گرنگە هەم ئینتاجەکەی گرنگە هەم ڕێخستنی و هاوسەنجی بازار گرنگە بەڵام لەگەڵ ئەوشا ئەوە گرنگە دارێکی دارستانی تۆی بڕیتەوە لە پێناوی ئەوە کە پرۆژێکی تیا جێبەجێ بکەی ئەمە مەبەستەکەی ئێمەیە زۆر باشە اینجا لەنە لە ڤیددیۆکان ئایبینین لە وڵاتانە کاتێکە دارێکی لێ دارەکە تەمەنێکی زۆری هەیە کاتێککە ئەوێ ئەو شوێنە بەکار بهێنن کە ناچارن بۆ هەر کارێ لەگەڵ زۆربوونی ژمارەی دانیشتوانیش لەوانەیە پێویستی شکالەوەی کە گۆڕانکایی بەسەر ژینگەکە شابێ هەنجا ئەبین بە شێوازی تیم ئەو دارە هەڵەکن ئەیبەن لە شوێنێکی ترا ئەیچێنن تا ئێستا هەوڵ نەدراوە ئەم جۆرە کارە لە کوردستانی شاپەیڕۆ بکرێت ئەو بابەتە هەیە لە لای ئێمەش ئەگەر بڵێن ئەو جیهازە لە لای ئێمە نێوەڵا قالیعەیەکی بچووکی دارە ئێمە هەمان لە ماوەی سەرچار هەمانە بەڵام بەکاری ناهێنین ماوەی پێشوو بابەتێکە بوو لە سنووری ژاراوە هاوڵاتێکی بەڕێز بنزیخانەیەک دروستەکە لە شوێنێکە چەند دارێک ڕێگەی لێگرێەوە ئەو دارانە پێی وایە گەر لە نزیک بنزیخانەکە بێنێتەوە وشکە بێ داوای کرد بە ڕێوشێنی ڕسمی ئەو دارە بجێزینەوە بۆ شوێنێکی تر بووی خۆی تێچووی گواستنەوەشیەکە تەنیا وەزارەت ڕەزامەندی با توێمە ڕەزامەندی دارەکان نەفەوتێن ڕەزامەندیمان نایە بە نووسراوی بەڕێز بەڕێبەتی گشتی باغداری و دارستان و پاوان نووسراوەکەمان نووسرامان ئاڕاستەکردن و ڕەزامەندیشمان نانێ بەڵام بەمەرجێ پارێزگاری لێکوا بەڵێنامە با کە پارێزگاری لەو داراناکە و ئەو دارانە وشک نەبن بەداخەوە ئێستا دارەکان وشک بوون ئێمە ناچارین ڕۆژنی یاسای بەرامبەر بەو کەسە بگرینە بەر هەندێک لەو هەوڵانە لە لای ئێمە سەرکەوتوو نابێ ئەبێ کارێ بکەین کە ئەو ڕێوشێنانە بە ڕێوشێنێکی ئوسوڵی وەزانستی بکرێ ئەمە یەکەم دووەم ڕەنگە سێداری تەمەەن 56 ساڵ ئەوە بێنێ کە تۆ پرۆژەکەتی بۆ بچووکتر بکەیتەوە هەر لەسەر شەقامی دەباشان جەنابتانە بینن لەبەری ئەو بەرەوە چەند شوێنێک دروست کراوە بۆ پارک و ئەوانە بەڵام کە دارێک هاتوتە بەردەمی دیوارەکەیان دوور خستۆتەوە لە دارەکە لایەنە بۆی ئەو دارە نەبڕنەوە پێویستمان بۆیە ئەم جۆرە هەڵوێستە ئەم جۆرە هەستە لە هاونیشتمانیانە دەربێنینەوە ئەم جۆرە هەستیان لەلا دروست بکەین پێویستمان بەوەی ڕاستە کاک محەممەد لەگەڵەوەی کە بەڕێستان ئەم پەیامانەتان لەو دارانەیە بڵاو کردوێتەوە بۆی کێمەی هاوڵاتیان یاخو گەشتیارێک ببینێت پرسیاری لا دروست بێت بۆچی ئەمەنە گرنگە کە ئێمەمانە بپارێزین تۆ خۆت لەگەڵەوەی کە پێویستی بەوەیە چەندین جاری کەسەتانی کەی تۆ بزانانی ئەو شتانە لە شوێنی خۆی ماوە یاخود بەهۆی ڕەشەباوە یاخود لەوانەیە ئەو پێداویستیانی تۆ داوناوە بۆ ماوەیەکی کاتیوێ بەڵام ئەگە بەردەوام سەردانی کەیت و خۆت و شوێنێکە هەڵبژاردووە شتەکان ئەگەر کەم و کوڕیە و جارێکی تر دانێتەوە ئەمە لە کاری توە هەیە بەڵێ لە دانانی شتەکان و هەڵواسینی پەیامەکان و ئەو ئامێر و کەرەسانی کە بەکاراتوە لە دارەکان و لە شاخی گوێژە چەند جارێک سەدەرمان کردوەوە ئەوەی کە هەم پیسی بە گۆڕانکاری بوو بێت تازەکردنەوە بێت دروشمەکان توندکردنەوەیان بێت کە بە پەت هەڵماواسی و ئێمە ئەنجاممان داوە بەڵام هەوڵمان داوە لە میدیاش بەکاربێنین کە بەشی گرنگە بۆ گیانی پەیامەکانمان ئەم بەرنامەی جەنابتان و کاری تری میدیا و لە ڕێی تەنانەت فۆتۆ جۆرنالیست کە خۆم لەو بارەشدا کار دەکەم لێش هەوڵم داوە کە فۆتۆی دروشم و پەیام و شەکە بگرم و بڵاوی بکەینەوە بۆی کە خۆتان نەزانن کە هەندێک کەس ژێ ڕەنگە نەگاتە گۆیژە بەڵام گرنگم پەیامە لە سلێمانی و لە گۆیژۆ بگا بە هەمووان کە گرنگی پاراستنی دار و درەخت و دارستانەکان ئێمە گۆیژەمان بەکارێنە وەکو سروشتێکی جوان و شاخێکی دەڕفێن و گرنگی ئەم شارە بەڵام دەمانەوێت ئەم پەیامە لە هەمووان لە شوێنەکانی تری جێبەجێ بکرێت گرنگی دارستان و درەختەکان بگا بە هەمووان کە ئەوە بیری هەمووان بێنینەوە و لەگەڵەوەشدا بیرم لەوە کردوێتەوە کە سادا بڵین زانیاری بۆ کۆکەمەوە چۆن بتوانین بە پرۆژەیەکی تری
هاوشێوەیان بڵین دەوڵەمەندتر بەشداری بکەم لەوەی کە خزمەتی ئەم ژینگە و دارستانەکان بکەم. ئەکرێ بڵین بەشێکی باسکی نێرە کە ڕەنگە لە شوێنی تریش ئەنجام درابێت پێم خۆشە لێرەش سوودی لێوەرگین ئەنجامی بدەین. ئەوی ژۆی کە بڵین بارکۆت بۆ هەندێ داردا بنین ئێمە ئەوەی کە کاگاوکار باسی کرد کە دارێک 50 ساڵیان 40 ساڵیان زیاترش تەمەنی هەیە بارکۆدێکی لەڕی بارکۆدێک ئێمە زانیارەکانی تیا خەزنەکەین تیای داتاکەین چکەس ئامێری تەکنۆلۆژیا و پەیوەندی زۆر پێشکەوتووە هاوڵاتیە کە لە ڕێی مۆبایلەکەی خۆیەوە کە بەرامبەر دارەکە بیرێتە بەر دارەکە بۆ خۆی قسەی لەگەڵکە ینی دارەکە بۆ خۆی زانیاری پێ بڵێ من ئەو دارم ناوی خۆی بڵێ و تەمەنی خۆی بڵێ و ئەو پامەکە لە هاوڵاتەکە لە ڕێی مۆبایلەکەی خۆی جوێ لێ بکە دارەکە پێڵی خزمەتم کە بم پارێزە ینی ئەکرێ لە ڕێی تریش ئێمە کار بکەین ینی برما لەو کرۆتۆکە پرۆژەی هاوشێوی تر و دەوڵەمەندتر و باشترش ئەنجام بدەین. زۆر باشە کاگاوکارتا چەند گرنگێمە ئەم ڕۆحیەتی ژینگە پارێزیە لە ناو مناڵەکانمانە هەر لە سەرەتاییەوە لە ناو دڵیانە بچێنین لەوەی کە ئەم کاران دووبارە لە قوتابخانەکانان دووبارە بکرێنەوە هەموو قوتابخانێک و کەزانین کۆمەڵک دار و درەختی لێە ئەگە بێن وا لە قوتابیەکان بکەین ئەم جۆرە دروشمێک کە کاک محەممەد و ئەوان کردوانە با ئێمە لە قوتابخانەکانەوە دەست پێ بکەین. ساڵی پار ئێمە بەڕاستی کرانەوەیەکمان کردو بە ڕووی زۆربەی خوێندنگەکانە زۆربەی خوێندنگە حکومی و ناحکومیەکانە ساڵی پاری چێ لە خوێندنگەکان سەردانیان کردین حەزیان کرد کە مناڵەکانیان بێنە ناو نەمامگەی سەرچنارەوە بۆی کە ینی ئەوەیە تێبگا مناڵەکە بە فعلی خۆی بیبینێ کە چۆن نەمان بەرەمەهێنرێ بۆی کە گەڕایەوە ماڵەوە بە باوکی بڵێ بە دایکی بڵێ ئەو دارەی کە تۆ بە ئەچین بۆ سەیرانێک چڵێ لێەکەیتەوە ئەیشکێنیتەوە ئەو دارە مامەکانی من کاکەکانی من فڵانکەسەکانی من کە لە نەمامگەیا بینی و من ئەو ستافە مادوناسە بەم سەختیە نەمان بەرەمەهێنێ ئەو بەڕێزانە سەردانیان کردین چۆنێتی بەرەمێنانی نەمام شێوازەکانی قۆناغەکانی بە چ بارگرانیەک دروستەکرێ شێوازی بەرەمێنانی نەمامان بۆ ڕوونکردنەوە سەردانێکی زۆر باش بوو کاریگەری زۆری هەبوو لەسەر مناڵەکان مەکتەب خوێندرگەیەکی ئینگلیزی بوو مناقەشیان بوو لە بینی خۆیانە ئەی ئەو چۆن ئەی ئەو تۆ چۆن یعنی مشکلەی تۆەکەی هەبوو تێمانگەیان کە ئێمە زۆربەی تۆەکان کە بەکارێنینەوە بۆ بەرەمی تازە لەو دارانە دەرێنینەوە کۆەکەینەوە کە لە ناو نەمامگەکە بوونی هەیە داری گەورەی ناو نەمامگەکە بوونی هەیە بەرهەمی هەیە ئەو بەرهەمی کۆکەینەوە دووبارە بەکارهێنینەوە ئەمە زۆر سەرنجڕاکێش بوو لە لای ئەو مناڵانە هەستمان کرد کە کاریگەریکی زۆر باشمان کردوە سەریان سەر تێگەیشتنیان ئەمەش بەدڵنیاییەوە ئەچێتە چوارچەوەی ئەو ڕێوشوێنە میدیایانەوە ئەو ڕێوژانە پەروەردەیانی کە ئەمە ئەمانەویشی لەسەر بکەین ئەم ساڵ بۆ بابەتی نەمام و دابشکردنی نەمام گرنگیەکی زۆرمان بە دابشکردنی نەمام بە خۆڕایی لە چوارچەوەی هەڵمەتی پەرجینی بکە بە درەخت کە لەلایەن بەڕێز جەنابی وەزیری کشتتوکاو سەرچاوەکانی ئەوە بڕیاری لەسەردرا و بە چاودێری بەڕێزیان جێبەجێکرا ئەم ساڵ گرنگیەکی زۆرمان بە خوێندنگەکان بڕێکی زۆر نەمامان نانێ بە خۆڕایی بۆی کە مناڵان بەدەستی خۆیان نەمامەکان بچێنن ئەوەی کە جەنابەت باست کرد چەند ئەزمونێکی لەو شێوەمان هەیە لە یەکێ لە قوتابخانەی یاڵانخۆزی بنەڕەتیە کە خوێندنگەیەکی پەروەردەیە بۆ مناڵ سەرباری گرنگیدان بە خوێندنەوە ئەوە گرنگی یاوە بەلایەنی ژینگەی چەندوانەیەکی ژینگەی پێم وایە لە کەناڵی کورساتەوە زیاتر بینیمانە چەند راپۆرتی لەسەرکراوە گرنگی ژینگە و دارستان بۆ مناڵ ڕوون کراوەتەوە مناڵەکان ئیدراکێکی زیاتریان هەیە لەباری پاراستنی ژینگە و دارستانەوە ئەو لایەنە ئێمە زۆر گرنگیمان پێیاوە وەکو هەر لێرەشەوە بۆ هەموو خوێندنگە و هینەکانی بڵاوەکەینەوە کە هۆبەکانمان پرۆژەکانمان نەمامگەکانمان کراوەیە لە بەردەم هەر خوێندنگەیەکە هەر مامۆسایکی بەڕێز کە ئێوێ خوێندکارەکانی جۆش بکە بە بابەتی پاراستنی ژینگە ئێمە و سافەکانمان ئامادەین بۆ پێدانی ڕێنمایی و پێدانی زانیاری دەستان خۆش بێ بە هیوای بەردەوام بوون بە هیوای ئەوەی کە هەمیشە هەنگاوی باشتر بنن بۆی کە زیاتر خزمەتی ژینگە و دارستان و پاوانەکان بکەنەوە بەرەو سیستەمی خوێندنیش نزیکە بینەوەی تر ئەوەی کە گرنگە هەمیشە ئێوە بتوانن ئەگەرە خوێندنگای گویستی وەکو خۆت پەیامەکەت وت پێویستی بۆ بێت خوێندکارەکان تێبگەێنێ لە نزیکەوە ئاشنایان کا بۆ پرۆژانەی ئێوە کە چۆن بەو مادوێتیە کارەکرێت تاوەکو نەمامێک بەرەمەهێنرێ دووبارە سپاس بۆ تۆ کاکاوکار سپاس بۆ تۆ کاک محەممەد دەستخۆشیت لێکەین بە هیوای ئەوەی کە و بیرۆکانشی کە باست کرد هەوڵی بۆ ئەی بچێتە بواری جێبەجێکردنەوە و بتوانین زیاتر خزمەتی ژینگە بکەیت دووبارە سپاس بۆ زۆر بەخێر سپاس بۆ ئێوە دەستان خۆش